لە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕابردوو دوای نوێژی بەیانی مامۆستا فازیل ئەحمەد کارگێڕی ئەنجومەنی شارە زۆری کۆمەڵی ئیسلامی و بانخواز و کەسایەتی سنوورەکە بە جەڵدەی مێشکباری تەندروستی تێکچوو. ئەم ڕۆژ دوای 15 ڕۆژ لەو ڕووداوە کۆچی دوایی کرد. بەرپرسی ئەنجومەنی شارە زۆری کۆمەڵی ئیسلامی لە دەستدانی مامۆستا فازیل بە کلێنێکی گەورە لە بواری پەروەردە و خزمەتی فێرخوازانی قورئانی پیرۆز لە سنوورەکە دەزانێت. هەمان کات سوپاسی دانیشتوانی دەڤەرەکە دەکات کە وەک وەفایەک بۆ خزمەتەکانی بە شێوەیەکی بەرچاو لە ڕێوڕسمی بە خاکسپارنی مامۆستای کۆچکردوودا ئامادە بوون. ڕەفیق و دۆستەکانی ئەزان پیاوێکی داعاوی بووە و کەسێک بووە بانخوازێک بووە لە زەڕایان و شارە زوورە هەتا توانێتی ئەوەی کەوا ئێمە ئاگادارین کەسێک بۆ زۆر بەفرۆش بوو بۆ ئەم دینە و بۆ خزمەتکردن ئەم دینە. بۆ ئێستا ئەلحەمدوللا خەڵکێکی زۆر خەڵجەماوەرێکی باش هەم لە ڕەفیق و دۆستانی و لە خزمان و لە عەشەت و لە خەڵکی زەڕایان کە سوپاسێکین هاتن بەدەم جەنازەکەوێ و هەروەها خەڵکێکی زۆر لەسەر خەبران ئامادە ئەبێ و تەشییع جەنازەی کرا بەڕێزەوە ئێستا بەڕێ خراپەرە و گۆڕستانی زەڕایان لەوێ ئێنێژین. سوپاس بۆ هەموو لایەک، سوپاس بۆ خەڵکی زەڕایان، بۆ هەموو دۆستەکان، بۆ ئەوانەی کەوا بەشداریان کرد لەم پرسا. ئێمە هاوخەمی خۆمان دەرەبڕین چونکم کەسایەتێک بوو هەروەها ئەندامێکی دڵسۆزی کۆمەڵی ئیسلامی و مامۆستای دەستگا نووری حکمە بوو. سوپاس بۆ هەموو لایەک. ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە وتارێکدا کە لە ڕێوڕسمی ناشتنی مامۆستای کۆچکرد و پێشکەشی کرد داوای کرد هەمووان چاو لە مامۆستا فازیل بکەن و وەک سەرمەشقێک لە ژیانی ئەو کەسایەتیە بڕوانن کە هەموو ژیانی لە خزمەتی قورئان و جێبەجێکردنی سونەتە بەرزەکانی پەیامبەری پێشەوادا بەخەرج دراوە. مامۆستا فازیلی هەرگیز لە یاد نەچوو نمونە و هێمای سەرکەوتن و خۆڕاگری. وەسیەتم بێت بۆ هەمووان ژیاننامەی ئەم پیاوە بگێڕنەوە بۆ مناڵەکانتان لە جیاتی ئەوەی خەڵکانێکی فلیم و وەرزشەوان و خەڵکانێکی ناپاک بکەنە قودوە لە ڕێگەی مۆبایل و ئەنتەرنێتەکان. با مامۆستا فازڵ بکەنە قودوە چونکە ئەم محەممەد الموستەفای کرد بۆ قودوەی خۆی، پێشەنگی ئەم پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. خانەوادەی مامۆستا فازیل باسی دوا ڕۆژەکانی ژیانی مامۆستا دەکەن و ڕایدەگەێنن سەرباری نەخۆشیەکەی بۆ ساتێکیش لە پەرستش و یادی خودای گەورەدا نەبراوە. دەشڵێن ئێمە وەک بنەماڵی مامۆستا بە ژیان و مردنەکەشی سەربەرزین. ئێستش کە زمانی کریاوەوە بەس 2 ڕۆژ 3 ڕۆژ لەم ڕۆژانە پێشترا ئەو نەیەتوانی قسە بکە، بەڵام کە قورئانمان لێ ئەدا لەگەڵای قورئانەکەی وتو ئیلا ئەستەغفر الله وأتوب إليه. ئیتر ئومێد دەکەم پەروەردگار لێ خۆش بێت. مامۆستا فازیل جگە لە بێناسکردنی 6 جگەرگۆشە بەم کۆچە لە ناکاوی بەدەیان فێرخواز و قوتابی قورئانی پیرۆزیشی لە پەروەردە و ئاکارە جوانەکانی خۆی لە سەنتەری نووری حکمە بێبەش کرد بە ئاخر خێری گەڕاندبێتیەوە بارەگای ڕەحمەتی خۆی. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زوور.